بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی مەودابەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە تا قسە لەسەر بابەتێکی تری فکری و فقهی و معریفی بکەین. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر تێگەیشتن لە دەسەڵات و بەرپرسیارەتی بەڕێوەبردننی کۆمەلگا بکەین کە ئێستا کۆمەلگای کوردی بە قۆناغەکە تێ ئەپەڕێ لەگەڵ دەسەڵاتە پەیوەندیەکانی نێوان هاوڵاتی و دەسەڵات تا ڕادێک پەیوەندی دوور لە یەکە. ئێمە هەوڵ دەدەین لە ناو فکر و فقهی ئیسلامی و قسە لەسەر ئەم بابەتە بکەین، قسە لەسەر باسێکی گرنگ بکەین کە پەیوەستە بە بەرپرسیارەتی دەسەڵاتی سیاسی یاخود ئەو مەبدەئی لە ئیسلامایە خود ئەوەی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لێبێ ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. تا چەند ئەم مەبدەئە ڕەنگدانەوەی لەناو دەسەڵاتە پێویستە هەبێت بە تایبەتی لە ڕوانگە فکریە مێژوویەکەیەوە کە لە ئیسلامدا قسەی لەسەر کراوە. ئێمە قسە لەسەر باس و بابەتی نێوان پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک دەکەین تا چەند کاتێک کە دەسەڵات توانای بەڕێوەبردننی کۆمەلگای نەبوو یاخود دەرەتانی دابین نەکردنی گوزەرانی کۆمەلگای نەبوو لە بەرامبەردا تاک هاوڵاتی کۆمەلگا چ بەرپرسیارەتێکیە پێویستە چۆن بەرامبەری بوەستێتەوە یاخود داوای مافی خۆی بکات. ئەمانە کۆمەڵێ باس و بابەتی گرنگی بەرنامەی مەودامانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر بەهمەن محەممەد ساڵح توێژەر لە مێژووی ئیسلامی، مامۆستا یاسین حەسەن توێژەر لە فقی سیاسی ئیسلامی خۆشحاڵین ئامادەبوون لەم بەرنامەیە. مامۆستا یاسین لە ڕووی فکری و فقهیەوە تا چەند یان لە ناو توراسی ئیسلامیە قسە لەسەر دەسەڵات کراوە یاخود دەسەڵات چ بەرپرسیارەتیکی هەیە بەرامبەر بە بەڕێوەبردننی کۆمەلگا؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابەت مامۆستا ئارام و بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەڕێز و خۆشەویست. بێگومان لەم کاتەیە ئەم پرسێکی زۆر گرنگە کە باسی لێو بکرێ و بوو لەژێنرێ. لە ڕاستیە لە ناو ئیسلامە لە کولتوری ئیسلامیە لە توراسی ئیسلامیە ئەم باس و خواستە زۆر هەڵەگرێ و کە لە پورێکی زۆر زۆر دێرین و لە مێژینە و چڕمان هەیە باس و خواستیان کردو لەم بابەتە لە هەناوی کتێبە فقهیەکانە لە کتێبە فکریەکانە لە کتێبە عیلمیەکانە جگەلەوەش لە ئەو کتێبانی کە تایبەتە بە فقی سیاسی و سیاسی شەرعی کۆمەڵێک لە زاناگەلێکی زۆر بەرجەستە باسییان لێو کردووە وەکو ئیبن تەیمیە وەکو ئیمامی غەزالی لەسەر و هەمووشیان و ئیمامی حەرەمینی جوێنی وەکو قوتبێکی زۆر گەورە کە کتێبێکی هەیە بە ناونیشانی غیاث الأمم في التياث الظلم باز لە ناسراوە بە غیاثی باز لەم بابەتاناکە وەکو کتێبی الأحکام السوڵتانیەی ئەبوو حەسەنی ماوەردی ئەبووی عەلای فەرا وەکو کتێبەکان ئیبن فەرحەون وەکو ئیبن تەیمیە لە کتێبی السیاسة الشرعية في إصلاح الراعي والرعية ابن القيم بە درێژی باس لە هەندێک باس و خواسی کاروباری سیاسی و نەسبی ئیمام و پەیوەندی لە نێوان دەسەڵات لەگەڵ حاکم و مەحکوم لەو نێوەندەیە قسەی زۆریان هەیە. دیاریکردنی دەسەڵات بێگومان خۆی ئالیەتی خۆی هەیە و ئوستوب و شێوازێک هەیە بۆ چۆنەتی پەیوەندی لە نێوان حاکم لەگەڵ مەحکومە. وردەکاری هەموو شتەکانیانشی کردوتەوە. سیستمی ئیسلامی تەمان ئێمە کارجەن دێجار کە ئەوتێ سیستمی ئیسلامی سیستمێکی دیاریکراومان نییە لە ڕاستیە کە بوتێ ئەمە نظامێکی سیاسی ئیسلامیە بۆ چۆنەتی دەسەڵات سەپاندن بەسەر خەڵکە یا حکومکردن بەسەر خەڵکە. کۆمەڵێک بنەمامان هەیە لە نظامی حکم لە ئیسلامە گرنگ بنەماکانە ئالیات شێوازەکەی ئیسلام لی گەڕاوە بۆ خەڵک بۆ سەردەم بۆ قۆناغەکان بۆ واقعەکە کە چۆن مامەڵاکن لەگەڵ واقعی سیاسی و کاروباری دەسەڵاتە. یەکێک لەوانە یەکسانیە لەو بنەمایانە، یەکێک لەوانە شورایە، یەکێک لەوانە دادگەریە، ئەوە بۆ شێوازانە هەیە. لە ئیسلامە بێگومان ئێمە لە مێژووی ئینسانەکانە بە شێوەیەکی گشتی لێ لە واقعی ئیسلامەوە تا ئێستا بۆی بڕوانین کۆمەڵێک شێوازی حکممان هەیە. حکمێک جۆرە حکمێکمان هەیە پێوتێ الحاکم بئەمر الله بەداخەوە فاتیمیەکان هێنایەنە ناو واقعەوە خۆیان جێبەجێیان کرد کە کابرا ناسرابوو بە الحاکم بئەمر الله لە ڕاستیە توغیانێکی زۆری هەبوو لە ڕووکەشە فاتیمی بوو بەڵام لە باتینە کوفرێکی بواح بوو و زانایان قسەی زۆریان لەسەری هەیە ناویان ناوە الحاکم بئەمری شەیطان بە جۆرێکە ئەیوو من لە خواوە پەیامم بۆ دێت تا کار گەیشتە ئەوەی منعی کرد لە خەڵکی بە ڕۆژ ئیشکەن
و بە شەو بخەون عکسی کردەوە بە ڕۆژ بخەون بە شەو ئیشکەن هەر کەسێکش نەیکردایە ئەم کاری نەکردایە مخالفەی بکردایە زۆر سزایان ئەدا بە شێوازێکی سەخت. جۆرێکی تر لە حکم و دەسەڵات کە حکم و دەسەڵاتێکی ئیستیبدادیە دیکتاتۆریە لە جیاتی من و تۆ بیرەکاتەوە لە جیاتی من و تۆ بڕیار ئەیە من و تۆ زەربی سفرەکە ئەوێ بمان کاتە کراسێک لە بەری خۆیان چۆنی بێ ئاوە مامەڵە بکە وەکو خۆی چۆنەوە جۆرە حکمێکی ترمانەیە کە پێوتێ حکمێکی شمولی ئەم حکمە شمولیە لەگەڵ ئیستیبدادی و دیکتاتۆری فەرقی لەوایە دیکتاتۆر خۆی بڕیارەیە بەس حکمە شمولیەکە ئەوەیە کە ئەچێتە ناو هەموو کایە و جونگەکانەوە ئەچێتە ناو شێوازی بیرکردنەوە ئەچێتە ناو جونگەی چاپکردن پەخشکردن بیرکردنەوە ئیعلام ڕیکلام هەموو کایەکان ئەتەنێ هۆکارەکانی ژیان هەمووی ئەتەنێ ئەمە حکمێکی شمولیە ئەوەی کە نمونەیەکی بەرجەستەیە بۆ ئیسلامێکی واقعی کە ئێمە لە مێژوە بۆمان مابێتەوە سەردەمی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم هەتا کۆتایی خولەفای ڕاشدین کە ئەمە زۆر گرنگە بە تەرکیز و ئەمە بۆی بڕوانین زۆر بەداخەوە خەڵکێک دێت ئەو واقعەش ئەشێوێنێت لە خلافەی ڕاشدە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە وەفاتی کرد کەسی دیاری نەکرد طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی زیکرەکە باسی دوعاکە باسی بچووکترین شتی کردووە لە ژیانی خۆیان وەکو لە حەدیثەکە هاتووە لقد تركتكم على المحجة البيضاء ليلها كنهارها سواء لا يزيغ عنها إلا هالك هەموو شتێکی ڕوون کردوتوانێ بەڵام باسی خلیفەی نەکردو لە دوای خۆی کێ جێنشینی ئەبێ بە ئاماژە کردوێتی بە ئاماژە بۆ نمونە ئەبوو بەکری کردو بە ئیمام بۆ نوێش کاتێک کە خۆی نەخۆش بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجا هەندێک ئاماژەی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام کەسی دیاری نەکردووە بە تایبەت بڵێ ئەمە خەلیفە بێ بۆ چونکە کارەکە لێگەڕاوە بۆ خەڵکی حکم بۆ خوایە ئەمە زۆر گرنگە حکم بۆ خوایە بەڵام دەسەڵات بۆ گەلە لە ئیسلامە ئەسڵ ئومەتە عەلاقە لە نێوان حاکم لەگەڵ مەحکوم دەسەڵاتدار لەگەڵ ئەوەی کە ئەم دەسەڵاتی بخۆی هەیە بەسەریانە بریتیە لە تعاقودێ بریتیە لە گرێبەستێک لە نێوان هەردوولا ئەمە تەکیفە فیقهی و قانونیەکەی پێوتێ وەکالە هەندێک پێڵێن نیابە ناوێ هەندێک پێوتێ وەکالەتە ئەم وەکیلە لەکێ موەکیل ئومەتە بەڵام ئەم وەکیلە هەر کاتێ موەکیل عەقدەکەی بەتاڵ کردەوە وەکیلەکە حکمەکەی نامێنێ چیان کرد لە سەقیفەی بەنی ساعیدە کۆبوونەوە خەریب بوو لە سەرەتایە هەندێک کێشە دروست بێ ئەنسار ویستیان ئەمیر لە خۆیان دیاریکەن پاشان ئەنسار ویستیان مهاجرین ویستیان کەسێ لە خۆیان دیاریکەن بۆ ئەمی وتیان منا ئەمیر و منکم ئەمیر بۆیە ئیمامی عومەر لەگەڵ ئەبوبەکری سیدیق لەگەڵ دوانی تر چون بۆ سەقیفەی بەنی ساعیدە لەوێ لەگەڵ ئەنسارە قسەیان کرد وتیان ئیشەکەوان نابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیوتی ئەئیمە لە قوڕەیشە بۆ چونکە العرب لا تدين إلا لهذا الحي من قريش وتیان بۆ تەنها بۆ قوڕیش ئەم عەرەب گردنیان کەچەکەن بە درێژایی مێژوش لە سەرەتاوە هەر بەو شێوەیە هاتووە بۆ یەگەیشتنە ئەو قەناعەتەیەکەوە بەیعەت بن بە ئەبوبەکری سیدیق ئیمامی عومەر پێشنیاری کرد وتی جا چۆنە بێ من بم فەرمووی ڕەضیەکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئیماما لدیننا فكيف لا نرضاك ئیماما لدنیانا بۆ کردیان ئەبوبەکری سیدیق لەسەر مەرگا پێشخۆی هات بەس وەسیەتی کرد دیاری کرد کە ئیمامی عومەر بێ ئیتر خەڵک خۆیان هاتن بەیعەتیاندا لە دوای ئیمامی عومەرش کاتێک کە بریندار کرا ئەو کاتێک کە خوێن لە جەستەیە چۆڕا ئاماژەی کرد بە 6 کەس کە 6 کەس دیاری بکە ئەم 6 کەسە هەرسێ کەسیان تەنازولیان کرد بۆ ئەوی ترەتا عەبدوڕەحمانی کوڕی ئەو مایەوە عەبدوڕەحمانی کوڕی ئەو چوو گەڕا بەناو خەڵکە بەناو بازاڕە بەناو بنەماڵە و کەسایەتیەکانە کەسێک دیاری کا بۆی پێشەوەی ئەم ئومەتە بکە ئەویش کە ڕێی زۆری نێ بردووتە ئیمامی عوسمان بۆیە یەکێک لە خوشکەزاکانی نرد بۆ لای ئیمامی عوسمان لەگەڵ ئیمامی عەلی وتی بانیان بکە ئەو دوانە بانکە وتی کامیان لە پێشا بانکەم وتی هەردووکیان پێکەوە بانکە بۆ ئەوەی شتەکە بە نهێنی بمێنێتەوە سەبتێکی سەحەفی نەبێت تەنانەت بۆ خوشکەزاکەی خۆشی کە بانی کردن هەردووکیان وتی زۆرینەی هەرە زۆر لەگەڵەوەی کە ئیمامی عوسمان بێ خوێن لە جەستەیە چۆڕا ئیمامی عومەر یەکێک لە یاوەستا بوو کەسێک ئیشارەتی بۆ کرد کە وتی کوڕەکەت کە عەبدوڵڵای کوڕی خۆتە ئەو بکە بە ئەمیر وتی والله ما أردت بهذا وجه الله والله تۆمە بەستە دەستخستنی ڕەزامەندی خوانیە سێریم قۆڵی ئیمامی عومەرکە ئەبێ پێشەنگ بێ پێشەوا بێ ئەبێ سەرمەش بێ بۆ هەموو دەسەڵاتداران بۆ ئێمەش کە دەسەڵاتدارانی خۆمان دیاری بکەین اینجا وتی یەکفی بەسە بۆ ئەوەی لە ئالی خەتابە
تەنها یەک کەس محاسبە بکرێ لە ڕۆژی قیامەتە. ئەم وتانە ئیمامی عومەر زۆر مەشهورە کە خۆی ئیمپراتۆرێتێکی زۆر گەورە بوو، خۆی قوتابخانەیەکە لە دەسەڵات لە دادگەری ئیمامی عومەر. لە دوای ئیمامی عوسمان هەبوو. ئیمامی عوسمان ئاماژەی نەکرد بە هیچ کەس، هەتا لە دواییە ئیمامی عەلی هەڵبژێرا، هەمووی بە موبایعە بووە، بە بەیعە بووە. بەداخەوە لەوە دوا گۆڕانکاریە کات، گۆڕانکاریەکەش لەوە دروست بوو کە معاویە خوای ڕازی بێ ئاماژەی کرد بە یەزیدی کوڕی، حتا قەولەگە گێڕنەوە من ڕەضیە فەهاذا، یعنی کوڕەکەی یەزید، و من لەم یەرضە فەهاذا ئاماژەی کرد بۆ شمشێرەکەی. تا چەند ڕاستە ئەویان پێویست بە لێکۆڵینەوەکە. بەڵام یەکێک لەوێ ئاماژەی کرد، وتی خوا پیشان ئەمیری مؤمنین کە کێیە کە معاویە پیشانی داوە، ئاماژەی پێکردووە، ئیلهامێکی بۆ کردووە کەوا بەیعەت بدرێ بە کوڕەکەی کە یەزیدە لەسەر سنەتی ئەبوبەکر و عومەر. هەندێک لەوێ هەڵیاندایە وتیان نە، بەڵکو لەسەر سنەتی کیسرا و قەیسەر. هیچ کام لە خولەفای ڕاشدین ئاماژیان نەکرد بەوەی کە کوڕەکەی خۆیان نەوەی خۆیان بکەن بە میراتگیری خۆیان لە دەسەڵاتە. ئەم میراتگیریە لە دوای ئەوان دامەزرا. یاسین دەستی خۆش کاتە ئەم سەردە تاریخی بەڕێزی بۆ تا ئەم مەرحەلە هێنات بێگومان دواتری شەروا بە شێوەی پشتا و پشت هاتووە، هەم ئومەوی هەم عەباسی هەم دواتریش دەوڵەتی عوسمانیانی کە لەناو تاریخی ئیسلامیە باسەکرێ وەسفەکرێ. کەواتە پرسی دەسەڵات یاخود چەمکی دەسەڵات هێندە قورسە لە کۆمەڵی ئوموری دینی ئەوەندە قورسترە، بۆیە زۆرترین ئیشکالێتی بە دوای خۆیان ناوە، چکە بەڕێوەبردننی کۆمەلگای تایە، مخاتەبەی کۆمەلگای تایە، بەرپرسیارەتی تایە لە نێوانی دوو کەوانە. ینی ئەمە ینی کارێکی قورسە. کیانی ئینسان، کیانی ئومەت، حەزارەت، ثەقافەت، ئایندە هەمووی بەندە بەوەی دەسەڵاتەوە. ئەم دەساڵاتە دێ مەسارەکە بۆ دیارەکە. سیاست و دەسەڵات ئەچێتە هەموو ماڵێکەوە، ئەچێتە هەموو گیرفانێکەوە، ئەچێتە هەموو مێشکێکەوە، ئەچێتە سەر هەموو شاشەیە، سەر هەموو ڕادوێ. کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. ئەی بۆ ئەو فەرمودەیەکە فەرمێ ئین الله لا یەزع بسلطان لا يزع بالسلطان ما لا يزع بالقرآن. ئەوەی کە بە دەسەڵاتەکرێ یعنی قائیدە، یعنی سەرمەشقە، یعنی پێشەنگە، یعنی پێشەوایە. خەڵک چاو لەو ئەکا هەر بێنە پێچاوی خۆت گەلە مەڕێک. ئەگەر لە پێشیانەوە شوانەکە بڕوا بەرەو کوێیانە بە ڕەنگە بەرە هەڵدەریان بەرێ، ئەشتانەی بەرەو شوێنێکی باش و شوێن خۆشگوزارانیان بەرێ. بۆیە زۆر گرنگە و پرسێکی زۆر بەبایەخەوە بە بەهایە نەک تەنها لە ئاینی ئیسلام لە مێژووی مرۆڤەتی بە شوێکی گشت. دکتۆر بەهمان بەحکومیەوە بەڕێستان ئیخساسان تاریخە بەشێکی زۆری کێشەکانی ناو مێژوو یاخود ئەو ڕووداوانی کە دروست بووە پەیوەست بۆ بەدەسەڵاتەوە، پەیوەندیەکانی نێوان دەسەڵات و کۆمەڵگایە یاخود بڵێن سڵتە و هاوڵاتی. دەسەڵاتی سیاسی کاتێ نادادگەرە بێ خەڵک لێ ڕاپەڕێ، بەڵام دوجار ینی ئەم دەسەڵاتە بۆ خۆی بە عقارێکی خراپتریشە ئەگەر بڕوات کارەساتی گەورەی کۆمەڵایەتی دروستەکە. چەمکی دەسەڵات لە ناو مێژووە یاخود لە ناو توراسی ئیسلامیە تا چەند گرنگی و بایەخی هەیە بۆ ئەوەی کە تاوەکو ئەوەی کە کۆمەڵگا یاخود ئەو تاریخی و مێژووی کە نووسرێتەوە مێژوویەکی دروست بێت، چکە بە تەواوەتی کێشەکانی کۆمەڵگا بەسراوەتەوە بە پەیوەندی نێوان دەسەڵات و کۆمەڵگاوە. ئەمە لە ناو توراس و تاریخی ئیسلامیە چۆن باس کراوە؟ بەڵێ دەست خۆش پێشەکی سپاس بۆ جەنابتان و بۆ کامێرەمانەکانی پشت کامێرە و جەنابی مامۆسای میوانی بەڕێزتان. ڕاستیەکەی لە ئیسلامدا وەکو مامۆسا ئاماژی پێدا بابەتی سیستەمی دەسەڵات بابەتێکی گرنگە. هەندێک جار بەسراوەتەوە بە هەندێک بابەت کە پەیوەندی بە دین و بە ژینی خەڵکیەوە هەیە. بۆیە سیرەکەین ئەم دەسەڵاتە لە ئیسلامدا ئەو کتێبانی کە ئاماژیان پێداوە باز لەوە ئەکەن کە کۆمەڵی ئەرکی گەورە لەسەر خەلیفە هەیە. بۆیە پێویستە هەر لە سەرتاوە کە ئەو کەسەی ئەکرێ بە سەرۆکی دەوڵەت جایتر ناوی هەشتێک بێت، پێویستە کۆمەڵێک موئەهەلاتی تیابێت، پێویستە کۆمەڵێک شەرت و مەرجی خۆی تیابێت کە بتوانێت ئەو مەسئولیەتە گەورەی کە ئەکوێتە سەر شانی وا بکات تەنها نەک خەمخۆری ناو دنیای خەڵکی بکە، بەڵکو خەمخۆری پایەدینەکانیشیان بکە. بۆیە پێویستە کە ئەو کەسەی هەڵەبژێرێ، ئەو کەسە اختیارەکرێ هەر لە سەرەتاوە کەسێک بێت کەسایەتی بۆ ئەو شوێنە بگوندیەوە هەڵگیری ئەو مەسئولیەتە گەورە بێ. کتوبە فقهیەکان زۆر جار باز لەوە ئەکەن کە پێویستە ئەم کەسەی کە ئەبێتە سەرۆکی دەوڵەت تەنها لەلایەنێکی دەوڵەت ئەوە نەبێت بە مەزهەری بکرێ بە سەرۆکی دەوڵەت و ناوی بنرێت بە سەرۆکێک یاخود بە لێپرساوێک، بەڵکو پێویستە کۆمەڵێک مەسئولیەت وەکو مەسئولیەتی ئام کە کۆمەلگا ئاگرێتەوە جەنابەت ئاماژی پێ و هەروەها لە دوای ئەوە
مەسئولیەتی فەردەکان لەسەر چانێتی کە هەر کەسێک لەو فەردەی ناو کۆمەلگا کێشەیەکی هەیە ئەتوانێت ئەو کێشەیە ببەسێتەوە بە سیستەمی دەسەڵاتەکەەوە چۆن سیستەمی دەسەڵات ئیسلامە لێپرسراوە بە دابینکردنی نان و قوت و ئەمن و ئیستیقراری خەڵکی و هەروەها کەسێک ئەگەر گەنجێکە پێویستە ئەم کەسە مراعات بکرێتە سەر کارێک بکرێتە سەر ئیشێک هەتا لە کتوبەکان باس کراوە پێویستە هەر کەسێک کە لەو کۆمەلگایەدا حەقی خۆیەتی کە پارچەزەویەکی خۆی هەبێت و بتوانێت لە ڕێگەی ئەوە کاسپیەکیش بۆی دابین بکرێت ئەمە جگەلەوەی کە لە ڕوعامەکە شۆسەی دەکەی سیستەمێکی کۆمەلگات بۆ وا لێ ئەکات کە سیمایەکی وای هەبێت پێی بوترێت تاکەکان دڵیان خۆش بێت کە لەناو ئۆکۆمەلگان ئیتیمایان بۆ ئەو کۆمەلگایە هەیە ئەمەش کارێکی ترە کە دیسانەوە مەسئولیەتەکە کەوێتە سەر دەسەڵات کە ئەنجامی بە خاڵێکی تر کە لە مؤسساتی دەوڵەتە لە ئیسلامدا ئیشارەی پیاوە بریتیە لە پاراستنی خودی سیستەمەکە ئەو سیستەمە چۆن وا بکەی کە سیستەمێکی نمونەیی بێت و زۆر جار خەریفەکان منافەسەیان کردووە لەسەر سەردەمی پێشووتری خۆی هەندێک جار هەوڵی داوە کە لەویش باشتر بێ و هەندێک جار کە ئەگەر باشتر نەبوو بێت لەقەبی ناباشیان لێنا وەکو خەلیفە یەزید کاتێک کە معاشی کەم کردەوە لە ناو دەوڵەتە ناو مۆزەفەکانی ناونەدا بە یەزید ناقص واتە ئەمە مەسئولیەتێکە ئەگەر یەکێک لەو مەسئولیەتانەی وەکو پێویستە پێی هەڵنەسا بێت خەڵکی ڕنگانەوەی هەبووە لە ناو کۆمەلگادا و کەوتۆتە بەر دادگای ئەو خەڵکە و هەروەها زانیویانەکە ئەمە خەلەلێکە خاڵێکی تر بریتە لە پاراستنی ئەو دامەزراوانی کە لە ناو دەوڵەتە وەکو دامەزراوە مەدەنیەکان و هەروەها ئەو کەسانەی کە بە جیهەتێک لە جیهەتەکان کاریگەریانە بێ لەسەر کۆمەلگا لەسەر دەوڵەت وەکو دامەزراوی مزگەوتەکان وەکو دامەزراوی خوێندنگاکان وەکو دامەزراوی خەستەخانە و شوێنە خزمەت گوزاریەکانی تر ئەمانە سەرجەمیەکەوێتە سەر ئەستۆی لێپرسراوانی دەوڵەت لە ئیسلامدا و کتوبە فقهیەکان زۆر جوان بە تەفسیلی ئەم بابەتانەیان باس کردووە کە لە نوزومی ئیسلامیدا هاتووە کە چەندێک زەرورە ئەو مەسئولیەتە لەلایەن دەسەڵاتدارانەوە بگیرێتە ئەستۆ هەتا وەکو خەڵکی بتوانێت لە هەم ڕووە تاکەکەیەوە هەم لە کۆمەلگاکەیەوە بە ئاسوودەیی بژی و ئەوەی کە هەستی پێکات وەکو هاوڵاتیەک لەناو ئەو وڵاتەیە بەڵام ئەو چەپکەی یاخود ئەو پرەنسیپەی کە باسم کرد لە پێشێکەکە شایانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەبێ فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بۆ خۆی چەمکی مەسئولیەت تا چەند دکتۆر لەناو مێژووە بۆ خۆی گرنگە ئەبە بڕوای تۆ یعنی ئەمە هەڵگری کۆمەڵی کێشە و ئیشکالیاتی قورس نییە ئێستا ئەوەکو ئەوەی کا یاسین ئاماژەی پێکرد تەنانە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەر لەوەی وەفاتکە ئوموری دینی بە تەواوی هەموو شتێکی باس کردووە لە خۆتبەی حەجی ماڵ ئاوای شاباسی لە کۆمەڵی پرسی گرنگ کردووە کە پەیوەندی بە دین و بە ژینی کۆمەلگاوە هەبوو هەمووی باس کردەوە بەڵام مەسەلەی دەسەڵات و بەڕێوەبەرایەتی و بەرپرسایەتی چەمکێکی زۆر گرنگە کە ئەوش خۆی تەنانەت لەوە پارازۆک و ئاماژە ئیمامی ئەبوو بەکری دیاری کردووە بەڵام باسی نەکرۆ کێکێ لە دوای ئەو بێ بە بەرپرس سەردەمی خولەفای ئەوەکو نمونانەی بەڕێزکە یاسین هێمای بۆ کرد یعنی بۆ خۆی ئەم چەمکە چەنێ گرنگە چەمکی مەسئولیەت خۆی ئێمە قسەکەی ئێمە قسێ لەسەر بەرپرسیارەتی یاخود مەسئولیەت ئەو مەسئولیەتە هێندە ئەوەی کە سەیری کەین لە تاریخی ئیسلامیدا زۆر جار خەلیفەکە کراوە بە دەسەڵاتداری دەوڵەت گریاوە زانیوێتی کە ئەمە مەسئولیەتێکی هێندە قورسە ڕەنگە نەتوانێت وەکو پێویست جێبەجێی کاوەکۆ مەقولەی کە لە ئیمامی عومەرەوە هاتووە کاڵێ ئەگەر لە منتیقەکانی شاخەکانی عێراق مەبەسی خۆ منتیقەکانی کوردستانی خۆشمانە ئەگەر هاتوو بزنێک قاچی هەڵم تێ لە بەردێک من ترسی ئەوم هەیە لە قیامەتە لێپرسیەوە لە عومەر بکرێ لەسەری ئەمە وای کرده بوو کە تەنانەت خەوی نەبوو ئەگەڕا بەناو ڕعیەتی خۆیان بەناو هاوڵاتیەکانە تاوەکو بزانێ کە کێکەم و کوڕی هەیە وەچی پێویستیەک هەیە خۆی لە وەسێتێک ئاڵەیە گەر بمێنم ساڵی داهاتوو سەردانی شام ساڵی داهاتوو سەردانی میسر ساڵی داهاتوو منتیقەکانی عێراق هەتاوەکو هەمووی شوێنەکان بەسەر ئەەکەمەوە تاوەکو بتوانێ لە نزیکەوە ئاگاداری کێشەکانی خەڵکی بێ و زۆربەی خەلیفەکان ڕۆژێکی تەرخانیان ڕۆژێکی تایبەتیان تەرخان کردووە بۆ خەڵکی هەتاوەکو لە نزیکەوە بێن شەکوای خۆیان بێنە لای خەلیفە تەنانەت جار هەبووە لە مزگەوتە کێشەیەک دروست بووە لەگەڵ مامۆسای مزگەوتەکەیە کێشەکە بەراوەتە لای خەلیفە خەلیفەش نەیوتوە کەی ئەمە میژی منە هەتاوەکو ئەگاتە ئەمەی مەسەلەی لێپرساوە
گەورەکانی ناو دەوڵەت وەکو مەسئولیەتی حسن جیوار وەکو مەسئولیەتی چۆنێتی پەیوەندیە دەرەکیەکان وەکو پەیوەندیە ناوخۆیەکان سەرجەمی خەلیفە لەم کاتانەیە سەیەکە لێپرسراوە بووەوە خۆشی دائیمەن هەڵگری ئەو مەسئولیەتە بووە. ئێمە گەرم چەمکە لە بۆعدەیە لە ڕەهەندە وەعزەکەی دەرکەن بینە ڕەهەندێکی ئینسانی تا چەند ئەمە ئەبێت دابەزێت بۆ لایەنە ئینسانەکەی ناو کۆمەڵگا بە تایبەتی کە هەندێک پێوەری یاخود مقیاساتی دین و نادین لە یەک نەدرێتەوە. خۆی ئەمەیە یعنی ئێستا تۆ کە کاتێک ئاماژە بۆ حەدیثەکەی فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەمە بزانین کە ئەو کەسەی کە هەڵەسێ بە ڕعیەت تەنها ئەمە نییە مەبەسی پێی وەکو شوانێک بۆ شێوە سادە و ساکارێلیکی بیتەوە بەڵکو ڕەهەندەکانی پشتی ئەو شوانە چەندێک ئەو خەمخۆرە بە تاکی ئەو مەسئولیەتی کە کەوتۆتە سەرشانی یەکێک لەو مەسئولیەتانە دابینکردنی شوێنی باشە، دابینکردنی خۆراکی باشە، دابینکردنی ئەمن و استیقرارە، دابینکردنی مستەقبەلی ئەوەی کە کەوتۆتە ژێردەسی. بۆیە سیستەمی ئیسلامی کاتێکە باس ئەەکەین لە تاریخدا ئەگەر کەسێک ئەوانەی جێبەجێ نەکردوێ نەیتوانیوە کەسێکی سەرکەوتوو بێ. زۆر جار خەلیفە هەبووە هەڵبژێراوە کە زانیوێتی ئەو مەسئولیەتی بۆ ناکرێ وازی هێناوەکو مەعاوی دووەم کە ئەو درێ 6 مانگ حکمی کردووە دوایوتی بەخوا ئەمە کەسێکی بەهێزی و بەتوانایەوێ ئەمە من کە لە ژێر ئەمە سولێتی دەرنەچم وازی لێبێنم باشترە. یعنی ئەمە وا ئەکات کە تێمان بگەێنێ کە لە سیستەمی حکمڕانی لە ئیسلامدا سیستەمێکە پێویستی بە کۆمەڵێک پێودانگی خۆی هەیە، پێویستە کۆمەڵێک مەرج و شەڕ جێبەجێ بکرێ و کاتاتوانی پێی بڵێ سیستەمڕانێکی حکمڕانێکی باش وەکەوەی کە لە کۆنەوە فارابی باسی کردووە ئەو دەولە فازڵی کە باسی ئەکات چۆن دروستە بێ، یعنی ئەو ئیمکانیەتی کە دێتە بەردەستی پێویستە چییە، ئەو کەسانە کە ئەو عەقڵێتانە تەدبیری ئەو ئومورە ئەکەن چێن. یعنی زۆر کارێکی گرنگە کە وەکۆی کە لە مێژووی ئیسلامیدا هاتووە خەمخۆری لێ بکرێ. سەرەکەی کتوبی زۆر وەکو ئەحکام السوڵتانیە لە ماوەردی هێناوێتی ئەچێتە ناو هەموو تەفاسیلێکی ئەو کاروبارە ئیداری و سیاسیانە کە مەسئولیەتی دەوڵەتە کە پێی هەستێت. بەڵێ سوپاس دکتۆر کاک یاسین، ویست باسی مەسئولیەت کەیتەوە و کە مەسئولیەت کەوتم یعنی چەمکێکی مەسئولیەت چەمکێکی پڕیشکالیەتی گەورەیە بە تایبەتی لەناو هەم لەناو تاریخی ئیسلامیا گرفتی دروستکەوە هەم بەشێکی زۆری توێژەرانیش خۆیان بۆ مەجالەوە خەریک کردو یاخود لە نەقسەکانی یان ناکۆکیەکانی ئەم چەمکە لەناو دەسەڵاتی سیاسیە کە نەتوانراوەک و پێویست مافی خۆی پێ بدرێ. ویست قسە لەسەر ئەوە بکەین، من ناوبڕێوەرەگەم دوایەوە قسە لەسەر چەمکی مەسئولیەتکەیت. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرم و دەگەڕێمەوە وڵاتە. دووبارە سڵاو کاک یاسین، بەر لە ناوبڕەکە ینی ویستمان قسە لەسەر چەمکی مەسئولیەت یاخود بەرپرسیارەتی بکەین. بەرپرسیارەتی بۆ خۆی هەڵگری چمانایەکی گەورەیە. بەڵێ خۆی لە ڕاستیە بەرپرسیارەتی تەکلیفە نەک تەشریف. ئەرکێک کە ئەخرێتە ئەستۆ نەک ڕێزلێنانێک بێت بن لێ لە کەسایەتیە کە ئەم بەرپرسیارەتی ئەم جملە دێت نەچێت پاشێک ئەگەر تەکلیفە و تەشریف نییە بۆچی یعنی خەڵک خواستی زۆرە و هەوڵی بۆ ئەدا ئەوێت دەستی بکەوە لەبەرەوە مێژوو شام نمونە لەبەرەوەی عەکس بۆ تەوانێت وازانن تەوەکو تەشریف وەریەگرن نەک وەکو تەکلیف. کەسێک کە ئەکرێتە ئەفسەرێک لەبەرەوەی ئازایە، لەبەرەوەی پسپۆڕە، لەبەرەوەی لە ڕووی ئیداریەوە سەرکەوتووە، لە ڕووی قیادە و ڕیادەوە سەرکەوتووە، بۆیە ئەمە ڕێزێک نییە لەو ئەندێ لەبەرەوەی لە مەیدانەکە ئیسپاتی کردووە. ئێمە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئەکرێ بزانین کەوا بەرپرسیارەتی بەرپرسیار چییە لە ئەسڵا. ئەم عەلاقە لە نێوان حاکم و مەحکووماکە هەیە لە بنەماکانی چین. ئەبێ حاکم چۆن بێ، ئەبێ مەحکووم چۆن بێ، ئەبێ دەسەڵاتدار چۆن بێ. یەکەم خاڵ کە پێویستە جا بۆیە منوتم پێویستە بە تەرکیزەوە بۆی بڕوانرێ، یەکەم خاڵ پێویستە کەوا دەسەڵاتدار بە سۆز و عەتف و بەزەی بێ بەرامبەر بەو کەسانی کە لە ژەردەستی ئەمان. هەر کەسێ بە پرسیارەتێکی لە ئاستێکی زۆر نزم و هەتا ئاستێکی زۆر گەورەکە ئەڕوا. بۆی چەمکی دادگەریش بەرجەستە بێکە لە دوایی ئەگەر مەجال بۆ ئاماژەیەکەین بە چەمکی دادگەری لە دەسەڵاتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە زۆر جوان بەماکە فەرمێ خيار ئەئیمەتیکم الذین تحبونهم ويحبونكم وتصلون عليهم ويصلون عليكم وشرار أئمتكم الذين تبغضونهم ويبغضونكم وتلعنونهم ويلعنونكم.
لێرە مەرجی یەکەمی دەسەڵاتدار حاکم لەگەڵ ڕێعەتی خۆیان لەگەڵ ژێردەستەکانی خۆیان ئەوەیە کە عەتف و سۆز و مەحەبەت هەبێ لە نێوانیانە ئەگەر ئەم مەحەبەت و عەتف و سۆزە نەبێ کێشە دروستە بێ وەکو زۆرێک لە وڵاتان کە ئێستا بەردەستە بووە. خاڵێکی تر لە خاڵەکان بریتە لەوەی کە بێت لەسەر ئەساسی ڕەزامەندی بێ ئەم حاکمم دەسەڵاتدارەکە دیاریەکرێ ئەگەر لەسەر ئەساسی ڕەزامەندی نەبێ ئەبێتە دیکتاتۆریەت ئەبێتە قەهر ئەبێتە خۆسەپاندن بە شێوازێکی قەسری ئەبێ کەمەش معقول نییە کەسێک تۆی خۆش ناوێ خۆت پسەپێنی بەسەریا کەسێک بە تۆ ڕازی نییە خۆت پسەپێنی بەسەریا ئەم ڕازی بوونەش لە چییە بەرجەستا بێ لە شورایە لەم سەردەمەی خۆمانە هەڵبژاردنە خەڵک بە نازانم خەڵک چۆن دێ ئینتیخابات ڕەت ئەکاتەوە ڕەنگە هەندێک تێبینی هەبێ لەسەر تەزویر و چیچۆ جۆرەشتانە بەڵام تەنها ڕێگە چارەیەک بریتێ لە هەڵبژاردن لە سەردەمی خۆیان لە مەدینە کە پچکۆلە بووە بستێ بووە خەڵکەکان ڕێژیان زۆر زۆر کەم بووە شورا بووە مبایعە بووە گەڕاون بە ماڵەکانە کێتانەوە کێتان بەلا پەسەندە دیاری کراوە بەڵام لەم سەردەمەی ئێستەیە کە وڵاتێک وەکوزانە متەڕامیەتن ئەطراف زۆر زۆر بەربڵاوە ئێستاەوە ناکرێت جگە لە هەڵبژاردنەکە هەڵبژاردن تەنها چارەسەرە بەڵام بمەرجێک تەزویریتیان نەبێ و دادگەریەکی تەواو هەبێ بۆ هەمووان پاشان پێویستە خەڵک ئازاد بێ لە بەیانکردنی ڕێی بیر و بۆچوونی خۆیان ناکرێت بە زۆر شتەکە پسەپێنی بە زۆری چەک و زێڕ و زۆر و پارە بیسەپێنی وا لە خەڵکیکی تەکمیمی ئەفواهیان کەی دەمیان ببەستی کە نەتوانن ئازادانە بیر و بۆچوونی خۆیان دەرببڕن پاشان یەکێک لە سیفەتەکانی تر حاکم و دەسەڵاتدار ئەبێ سیفەتێکی پێوتێ سیفەتی دەیمومەنەی بێ یعنی نێ مادام ئەو وەکیلە نێ بڵێ ئیتر من هەتا قامی قیامەت خۆم دەسەڵاتدارە بم هیچ کەس بۆی نییە بڵێ بەری چاو بەکلێ و هیچ کەس بۆی نەبێ لای بە ئەمە چەمکێکی ترە مەسەلەی خروج و لادان و عەزلی ئیمام ئاکی ئەتوانێ و چ کاتێک ئەتوانێت کە لا ببرێ زانایەکەیە ابن خويزي من دادي بيوتي زاناكي برزي مالكية عليه يكيك لعزائم أحكام بريتية للشورى هر كسيك شورانك وجب عزله تنعنت كسيك شورانك بيستكوا راستوخو لا ببريه خالك يتر أويا هر ده صلاة داريك حاكم لإسلام واقع كفر لدركو لبدياركو اگر ظلم مستمکی زوری لبدیارکو پێویستە ئەم دەسەڵاتدارە لا ببرێ پس ئەمە زانایان بێگومان ئەبێ کۆبنەوەکو ئیمامی حەرەمەینی جوێنی کە هاتووە لێکدانەوەیکی زۆر جوانەکە ئەڵێ ئەگەر نەگەیشتە ئاستی کوفر ئەگەر زڵمەکەی شایع نەبوو ئەو کاتە موازنەیە ئەکرێت لە نێوان فەساد لەگەڵ ئیسلاح ئەگەر فەسادەکەی زۆرتر بوو بێدەنگە بی هەتا کاتی خۆی ئەگەر ئیسلاحەکەی زۆرتر و سەلاحەکەی زۆرتر بوو ئەو کاتە پێویستە هەمووان کۆبنەوە بۆی کە لای بن عەقدێک هەیە لە نێوان هەردوو لایە لە نێوان هەردوو تەرەفە حاکم لەگەڵ مەحکوم و دەسەڵاتدار لە ڕەعیەت مەطلوب و داواکرا ئەوەیەکەوە سەمع و تاعەیان هەبێت بۆ کێ بۆ دەسەڵاتدارەکە سەمع و تاعەیان هەبێت گوێڕایاڵی بکەن و هەروەها چەک هەڵنەگرن ڕوبەڕووی نەوەستنەوە مادام لەسەر حەق و دادگەری خۆی بەردەوام بێ ئەمنی داخلی بۆیە کە نێڵێ زوڵم بێ بۆ نێکە نێڵێ ستەمگەرایی هەبێ کەس زوڵم لە کەس بکات ئەم جۆرەشتانە نابێ بمێنێ بریتیە لە گرتنی دەستی ستەمکاران بەرامبەر بە ستەم لێکراوەکان بریتیە لە دابینکردنی ژیانێک و گوپیۆتە الحەیات الکەریمە والعیش الکەریم والڕەفاهیە ئەبێ پێویستە ژیانێکی خۆشبەختانە خوا پێداوانە بۆ هەموو تاکتاکی کۆمەڵگە دابینکە لە کار لە موچە لە پیشە لە ئازادی لە ڕادەربڕین لە ژیانێکی شەرەفمەندانە ئەمە پێویستە لە ئەستۆی دەسەڵاتدارایەکەوە دابینی بکە بۆ کۆمەڵگە خۆی بەڵێ زۆر باشە ئەمەوێت دکتۆر بەهمان بەشێکی ئەوی بەڕێزت تەواوکە دکتۆر بەهمانەوەی کاک یاسین باسی کرد بە تایبەتی لە ئەخیری وەڵامەکانە کە باسی دابینکردنی ژیانی کۆمەڵگای کرد لەلایەن دەسەڵاتدارەوە یاخودەوەی پێوتێ مەسئولۆک و چەمگیا بەرپرسیارەتی ئەمە تا چەند یعنی بەرپرس پێویستە ئەمانە دابین بکە کۆمەڵی مەرجی باس کرد کە بەم مەرجانە ئەبێ دەسەڵاتدار بەم مەرجانە دەسەڵاتدار بێ لە سۆز و عەتف و حەنان و شورا و عەدالەت و تەنانە دواتر مەرجی لابردنی ستەمکاری و ئەوەی کە نان و قوتی خەڵک ببڕێ یعنی ئەمانە چ بەرپرسیارەتێکی گرنگە لە لای بەرپرسیا خۆت حاکم ئەبێ هەستی پێ بکات خۆی ئەگەر حاکم لە سەرەتاوە ئەو چوارچێوە گرنگانەی کە لە فقی ئیسلامیە هاتووە بۆی داڕێژراوە جێبەجێ بکە ئەتوانێت بەشێکی زۆر کۆنتترۆلی ئەو بارودۆخەش بکە و دابینکردنی ئەوەی کە پێی وترێت چەمکی عەدالەتی ئیجتیماعی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە سەرەتای خەلیفەکە چۆن نیێت
و چۆن توانای ئەوەی هەیە کە کۆنتترۆلی ئەوە بکە بەداخۆ زۆر جار ئەبینین و ئەبیستین سەرکردە دا ئەنەرێت پسپۆر نییە لە خودی ئەم بوارەیە کە ئەوێت ئیشی تیا بکە ئەمە یەکێکە لە خەلەلەکان کە لە فقی ئیسلامیە ضرورە کە ئەم پسپۆریە و ئەم توانایی کە لە ئیسلامدا پێوترێت ئیمکانیت و تەمکین ئەوە پێویستە هەبێت وەکو یوسف کاتێکە باسەکە ئینی حەفیظ علیم کاتێکەڵێ بمکەن بە وەزیر ئەڵێ من سفەتەکەم چییە حەفیظ و علیمم حەفیظ واتە ئەتوانێ ئەمانەتێکی هەیە و هەروەها علیمەکەش ئەوەیە کە زانایە پسپۆرە لە بوارەکە شارەزایە ئەمە ئەگەر بوو ئەو کاتە ئەتوانێ هەنگاو بنێ بۆ بوارەکانی تر کە ئەوەی کە پێی ئەوترێ دابینکردنی قوت و نانی خەڵکی دابینکردنی ئیستیقراریەت و ئامانەت بۆ خەڵکی ئەوەی کە لە فەلسەفەکاندا هاتووە چۆن هاوڵاتیەک هەست بکات لە وڵاتێکایە کە ئەژیتیایە ئەمە پێویستی بەوە هەیە کە خەمخۆری لەو بوارانەیە بکرێت و بە تەواوەتی حەقی خەڵکی بخاتە پێش حەقی خۆیەوە ئەمە خاڵێکی گەورەیە کە نەک وابزانێت کە هاتۆتە ئەم شوێنە ئیتر بۆ ئەوەیە کە باشترین ژیان بۆ خۆی دابینکە نەخێر ئەبێ باشترین ژیان بۆ هاوڵاتی اینجا لە دواییدا خەمخۆری ئەوە بکات دەوروبەرەکەی بە بڕوای تۆ هەر بۆ خۆی ئیشکالەکە لێەوە دروست نابێ و کاک یاسین باسی کرد دەسەڵات یاخود مەسئولیت تەکلیفە نەک تەشریف هەر کەس بە تەشریفی زانی و بەوەی زانی کە بۆ خۆی بێ بە دەسەڵاتدار و پێگە و کورسێکی بێ بۆ خۆی ئیتر ئەمە گەورەیە و ناوبانگی پێ ئەمە بۆ خۆی ئەسڵی مەوزوعەکەی ئای بۆ خۆی سەرەتای ئیشکالەکە لێەوە دروست نابێت بالضبط ئێمە یعنی جیاوازیەکی تاریخی لەگەڵ سەردەمی کۆندا کە کاتێک پێوترێت سەردەمی تاریخی ئیسلامی لەگەڵ سەردەمی ئێستەیە ئەگەر سەیریکەی ئەوانی کە سەرکەوتوو بوون تایە لە ئیشەکانیانە چونکە هەمانە دەسەڵاتداریش بۆ سەرکەوتوو نەبووە ینی مەرجنیە بڵی تاریخی ئیسلامی ترەوەی تەواو بەڵام ئەوانی سەرکەوتون وەرە بەراوردی کە بە سەردەمی ئێرە ئەوانی کە سەرکەوتون بە زۆر کردویانن بە خەلیفە یعنی زۆر جار هاتوون دەوریان لێداوە وە شورایان بۆ کردووە ئەهلی حەل و عەقد کە ئەهلێکی گەورەیە لە ئیسلامدا گەورەترین دەسەڵات و مەنجومەنێکی گەورەیە ئەمە تەکلیفیان لێ کردووە وتیانە فڵان کەسە بێ بێنە ئێرە و بێ ئەو مەسئولیەتەی دراوە تێ ڕانەکالەی ئەجینە خۆی حەزی نەکردووە بۆی ئەمە ئەگەر بە تەکلیف سەیری نەکرد بێ و بە تەشریف سەیری نەکرد بێ چۆن ئەچێت بەم شێوەیە ڕوبەڕووی ئەو مەسئولیەتە ئەبێتەوە بەڵام سەردەمی ئێستا سەیرەکەی مەبەسم ئەم بەراوردە تاریخیەیە کابرا خۆی ماڵ و ماڵە گەڵێ وەرە دەنگم پێ بە یاخود ئێعلامێکی زۆرە خاتەکەم کاکە من ڕابردووی من ئەوەیە بەڕاستی لە کاتێکە ئەم مەسئولیەتە هێندەی تر قورستر ئەکا لەسەر خۆی ئێمە ڕوویەکی جوانی تاریخی ئیسلامی ئەوەیە کە تەواضعترین شێوازی بۆ خۆی خزۆتە گەڕ کاتێکە و هاتۆتە سەر دەسەڵات یەکسەر داوای لە خەڵک کردووە خەڵکی نەوەرن پابەند بن بەو بەیعەتەی کە من گرتوومەتە ئەستۆ من بە ئێوە تەواو کردم و ئێوەش وەکو عومەری کوڕی خەتاب فەرمووی ئێوە خوا بە منی تاقیکردنەوە و منیش بە ئێوە تاقی کراومەتەوە کەواتە بۆکو ئیمتیحانێک سەیریان کردووە نەک وەکو تەشریفاتێک بێوێت بەرژەوەندەکان کەواتە بۆ خۆی تێگەیشتنەکە سەرچاوی کێشەکەیە ئەگەر تێگەشتەکە تێگەیشتنی وەکو تەکلیف بێ ئەوە یعنی دەسەڵاتەکەش دەسەڵاتێکی دادپەروەرە بێ دادگەرە بێ و ئەگەر وەکو تەشریفیش بوو دوجار ئەبین نەتیجەکەی بەو دیکتاتۆریەتە کۆتایی پێیەکە ئەو هەموو ڕوودا لە ناو مێژووا دروستوە بۆ خۆی بەشێک بۆ لە دروستکردنی کێشەکانی پەیوەندەکانی نێوان دەسەڵات و هاوڵاتی بەڵێ کاک یاسین ئەگەر پێچەوانەی کەینەوە یعنی بە پێچەوان ئەم دەسەڵاتە بڵین دادگەر نەبوو نەیتوانی دادی کۆمەڵایەتی دابین کاوە پارە و ژیان و گوزەرانی خەڵکی بۆ دابین نەکرا لە بەرامبەرە مافی هاوڵاتی و تاک چیە خود مافی خەڵک چیە کە لێپرسینەوەی لێ بکە ئەمە چۆنە ئەوە یەکێکە لە چەمکە گرنگەکان لە فقی سیاسی ئیسلامیە و لە سیاسی شەرعیا باسی کراوە مشتومڕێکی زۆری لەسرە هەل لە سەرەتاوە هەتا ئێستا بەڕاستی لەم دواییە خەریکە شتێکی نوێ دێتە ئاراوە زۆر بەداخەوە کارێکەکەن کە لە سەڵاتدار هەرچی بکە بەس کافر نەبێ بەعالەنی ئەوش لە ژێر و ئیتر خۆی هەرچێکەکەەوە ئازادە هەرچی ئەکات پێویستەکەەوە سەم ئۆتاع هەبێ بۆی زۆر بەداخۆ لەم دوایە هەندێک تێفیدۆی بڵاو بۆ تۆ لە هەندێک کەسەوە ئەڵێ ئەگەر لە سەڵاتدار نیو سەعات زینا بکات لەسەر شاشەی تەلەڤیزیۆنش تۆ بۆ نییە غیبەتی بکەی بۆ نییە باسی بکەی لە کاتێکا دەقا و دەق ئەمە پێچەوانەیە لەگەڵ شریعەتی ئیسلامیە ئیسلام بەهێزترین چەمک لە ئیسلامە بریتە لە چەمکی دادگەری
لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط إن الله يأمر بالعدل والإحسان وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى ولا يجرمنكم شنآن قوم على أن لا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى كلا لأصلا إنسان وعبادة دروسكراوة آماج لعبادتش بريتي للتقوى آماج لتقواش بريتي للدادگري چەسپاندنی دادگەری نە تەقوا لە مەجای عیبادات و ئەو جۆرەشتانە کەمتر باس کراوە لە مەجای چەسپاندنی دادگەریە باس کراوە چەند گرنگە ئینسان معجب بێت وجێی سەرنجی بێ بۆی کە دادگەریجەم لێرە ئەگەر هەر شتێکی چکۆلە وەکو ئاماژەیەک بخوێنەوە لە چەمکی دادگەری بۆتان باس بکەم ئەڵێن لە بریتانیا ئافرەتێکە بەڕێوەبەری قوتابخانەیەکە دوو کچۆڵە لە ئەعدادیان ئەیانەیە بچن لەو قوتابخانە لە ئەعدادیە بخوێنن لەوێ تازە داوام بکەن بۆ قوتابخانە پەیوەندی بکەن بۆ قوتابخانەیەوە بەڕێوەبەرەکە ئافرەتیشە یەکێک لەو دوانە ئافرەتێکی ڕەشپێستی سۆمالی مسلمانە یەکێک شانسپی پێستێکی بە ئەسڵ بریتانیە کە ئەچەند هەردووکیان ئەیانەیە بچن لە پۆلی 6 بۆ نمونە پۆلی 4 ئەعدادی وەرگیرن وەری دەبڕێن لەوێ ئافرەتەکە کە بەڕێوەبەرە لە شوێنی یەک کەسمان هەیە بریتانێکا لێ مندانێ ئەڵێ جا چۆن تۆ دانێ خۆ پێویستە دادگەریە بێ خەریتەیە نێدایانێ بەڕاستەی پێوێ بزانە کامیان ماڵیان نزیکترەوە ئەو وەرەگرێ ئافرەتە ڕەش پێستە مسلمانەکە نزیکترە ئەو وەرەگرێ ئەمە ئەو حکمەیە کە ئیسلام داوایەکات بۆیە ئەگەر دەسەڵاتدار زوڵمی هەبوو ئەگەر ستەمی هەبوو سێری جانبی فەسادی ئەکرێت لەگەڵ ئیسلاح ئەگەر نەگەشت بۆ ئاستی کوفر ئەگەر زوڵم و ستەمەکەی متەفەشی نەبوو وەکو زانایان باسەکەن پێویستەکەوە لا ببرێ و عەزل بکرێ جاگەر بە بەیعە بووە ئەگەر بە شورا بووە بە ئینتیخابات بووە بە هەرچیەک بووە کە هاتۆتە سەر حکم لێرەیە باسی متەغەلیب ئەکرێ زۆر بەداخەوە شتەکان تێکەڵ ئەکرێ مێژوو پێیان ئەڵێن متەغەلیب یانی ئەو کەسەی کەوا زاڵ بووە شەوقی هەیە خۆی سەپاندووە ئەو ئەهلی جیهاد بوو ئەهلی کۆشش بوو ئەهلی دین بوو ئەهلی داوە بووە لەو کاتەیە زانایان باسی کێوایان کردووە مادام بە زۆر خۆی سەپاندووە و لابردنیشی بە زۆر فیتن و فەسادێکی زۆری لێکەوێتەوە ئەو کاتە پێویستەکەوە بوەستی هەتا کاتێکی گونجاو دێتە پێشەوە مع العلم ئەوە زوڵمی کردو ستەمیشی کردو هێشتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئینا لا نولی ئەمرنا هذا ئەحەدا طلبه أو حرص عليه يو حريص لسر أو حكمه تو شون قبوليك كلو ده صلاتي بمينتوا باسي أو من بو كان كأهلي سلف وايان كردو خروج يعني نبو كان كخروج قوة بتشك ولا سردمية يما نالين بتشك للربيع عربية هيش شورشة كدسي فكر بتشك نبو بلكو لولاتاني عربي هندي ولاتي عربية كخاوني نوتو سروت زمانێکی زۆرن چەک و کەرەستەیان پێدرابووی وڵاتەکانیان کاول بکرێت لە سووریا زۆر بە شێوازێکی هێمنانە دەستیان پێکرد دوجار بە ناچاری گۆڕا بۆ چەک و خەڵکێکی تر چوو دەستی تێخست لە مێژوویشە خەڵکێکەکەی هەر لە سەحابە دەرچوون خروجیان بووە هەر بە چەکیش ئیمامی حسین بۆ سەحابە نەبووە سەیدی شەبابی ئەهلی جەنە نییە ئەی باشە عەبدوڵای کوڕی زوبەیر ئەی ئەویش بە هەمان شێوە ئیبن الأشعث ئەویش بە هەمان شێوە يعني أمانة هاتون سعيدي كوري جبير دش بس ظلم وزور وستمي دا صلاتكان واستاونتو بويا سنوريكي دياري كراوي هي دا صلاة وكيلة سبارت بأمت هر كاتيك أم عقدة أم قريب هل وشن رايوة يا مرجكاني خوي جيبا جينا كرت بيويسا دور بخريتوا أجر ظلم بكا أجر ستم بكا أجر كفر بكا أجر سنور بزياني بكا أجر خيانتك يعني ئەگەر مەجال هەبێ ئاماژە بکەم بەوە خۆ کوفر هەر ئەوە نییە بەدەمبی لێ خۆ خیانەت هەر ئەوە نییە زوڵمێکی بچووک لە کەسێ بکە کەرتی غەزە چواردەوری تەنداوە بە حکوومەت گەلێکەوە نایاڵن نانیشیان بۆ بچێ ئاویشیان بۆ بچێ نایاڵن چەک و کەرەستیان بۆ بچێ بۆ ڕازیکردنی کیانێکی سەرەتانی ئیسرائیلی ئەم ئەڵێ بۆ نمونە دەسەڵاتی میسر ئەڵێەوە دەسەڵات و پێویستە سەمعوتاع هەبێ بۆی ئاخر ئەو ئەڵێ پێویستەکەوە حیساب بخەیتە سەر أو رقي أبريق كرتي سر كرتي غزة لم لا بهمان شيء ولو لا بهمان شيء وسنوري كرتي غزة بهموش يكو بهموش جرك أويلاتوا بويا هر كاتك أوانيك ده صلاة داريان كردوت بوكيلي خوان بو أويل وكالة حكمي أمانك أمان ويستان لايبن بيستودو أبيلاتيا ما نوي لبيا معصيته وجناه وتوان دكتور بهمان أويك ماما سياسين باسير كأبيلاتيا إما ببيوري أو مبدئي كبيغمس صلى الله عليه وسلم فرمي من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه لاني كمي لسانك تاچن ضرورة بويك دا صلاة نتواني داد قريش فإذا بيوست خلق بوي وشيار بيو برانبري بوستيو ما تشكي ظلمي بقريد ياخد بي بلاي اتتا إيرا بستو بوستا
خۆی مەسلەی ئەوەی کە کێیە من ڕائە منکەرن جارێ ئەبێ باز بکرێت لەوەی کە ئایا خودی شتەکە منکەرە یاخود منکەر نییە ئەمە پێویستی بەوە هەیە کە ئەو ئەهلەی کە مختصە بە دابینکردنی ئەوەی کە چۆن ئەم سنوورانە دیاری بکات نادادگەری بۆ خۆی منکەر نییە بەتەکید منکەرە بەڵام ئایا هەر کاتێک شتێک بینرا زۆر جار تۆ لە دوورەوە ڕووداوێک ئەبینرێت بەڵام کە دوایە چیتە ناوە سیرەکەی بەو شێوەیە نییە کە باس کراوە یعنی اینجاکم فاسقون بنەبەئین چیەوە هات هەر لەوەی کە پێیان وا بوو یەکی لەو سەحابیانە نادادگەری کردووە لە تەوزیعکردنی زەکاتە دوایی کە لێکۆڵینەوە سێگەن وانە بۆیە پێویستە کە ئەو ئەهلە هی ئەوە بێت کە بتوانێت تهدیدی ئەو منکەرە بکە اینجا ئەو ئەهلەش کێ ئەتوانێت حکمی ئەوەیە هەیە کە ئەو گۆڕانکاریە بکە جارێ ئێمە یەکەم کە زووتمان من ڕائە منکەرن فەلیغەیرهو بیەدیه باشە ئەمە کەسێکە کە توانای هەبێ بەس ئەگەر توانای نەبوو ئەوە خەڵکە عامەکەیە کە خەڵکی عام عادەتەن خۆچەک و سەرباز و ئەمانە تەنها قسەی هەیە بۆیە ئەمە پێویستە یعنی مرتبەیەکی باشتری هەیە لەوەی کە بێدەنگە و کە تەنها خستوێتە ناو دڵی خۆیەوە و هەر ڕۆژێ لە ڕۆژان پێی ناخۆشە نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی بە ئیمانێکی ضعیفتر داناوە بۆیە گرنگە کە خەڵکیش دەوریان هەبێ ئەو کەسانەی کە ئەهلی قەڵەمن ئەهلی قسەن ئەهلی گوتارن دەوریان هەبێ لەوەی کە دیاری ئەو لایەنە خراپانە بکەن وەکو مراقیبێک چۆن دانیشێ بە دیار پۆلێکەوە پێی ئەڵێت ئەمەیان خراپە ئەویان چاکە بە هەمان شێوە ئێمە بەداخەوە وڵاتانی ئێمە کێشەی ئەمەمان هەیە کە تا ئێستا ئەو مەجلیسەی دائەنرێت بۆ لێکۆڵینەوە لەوەی کە چەندێک دادگەرە و چەندێک دادگەر نییە مەجلیسەکە خۆی پسپۆر نییە یاخود ئەگەر پسپۆر بێ خۆی کڕاوە یاخود ئەگەر نەچکڕابێت ناوێرێت ئەمانە کە هەمووی لە ئەخیر داوا کات کە زەرەرێ لە سیستەمەکە باتەوە کە دکتۆر ئەم مۆدێلەی ئێستا لە هەرێمی کوردستانەیە تۆ وەکو توێژەرێک لە بواری مێژوە یانە ئەمە چ جۆرە مۆدێلێکە شێوازی بەڕێوەبردنی کۆمەڵگا بەڵام توانە و دەرەتان و لیاقی بەڕێوەبردن لەلایەن دەسەڵاتی سیاسی و لە ئاسی پێویستانیە ئەمە چ مۆدێلێکە ئای توێژەرێک هەڵی سەنگێکی ئەڵێ ئەمە واللهی ئەمە نەک تەنها توێژەرێکی پێویستی بە توێژەرێکی ئەکادمی بەڵکو ڕێیەکی شەقام و کەسێکی ئاسایی و سادە بڕۆ پێی بڵێ لێ پرسە پێتەڵێکە ئەم سیستەما چەندێکی دادگەرە چەندێک توانیوێتی دادی کۆمەڵایەتی بێنێتەتی چەندێک حەقی خەڵکی نەخواردووە یعنی تەنانەت خۆیان لەو حکومڕانە کە لێپرسینەوەیان لێەکەی کەس ناڵێ ئێمە وڵای گەندەڵیمان نییە ئێمە ئیسیبداد نین ئێمە خەلەلمان نییە بەس مەگەر کەسانێک بن بۆ شیرینیەک بۆ پیاهەڵدانێک بۆ چوونە پێشەوەیەک ئەجینا لە ڕوویەکی ئەکادمیەوە لە ڕوویەکی سیستماتیکەوە سەیری ئەو شێوازە حکومڕانێ بکەی بەڕاستی نازانیت ناوی لێ بنێ چی لەلایەکەوە فیدراالیە لەلایەکیشەوە دیکتاتۆریە لەلایەکەوە دیکتاتۆریە لەلایەکیشەوە باز لە بانگەشە و باز لە دیموکراتیەت و ئێستا بەشێکی زۆری لە ئەوەی کە ئێمە لە کوردستان باسەکرێ مەسلەی نادادگەری بە تەیان نەبوونی دادی کۆمەڵایەتی بە تایبەتی لە نەبوونی موچە بێدەرەتانی خەڵک هاواری هەیە لەوەی کە گوزەرانێکی باش و شەرەفمەندانە نییە خۆی بۆ خۆی کێشەکە ئالێرایە ئەمە یعنی ئێمە ئەکرێت چۆن مامۆسایەکی زانکۆ یاخود ئەکادیمیەک باسی ئەمە بکە پێویستە چۆن مخاتەبەی دەسەڵاتێکی سیاسی بکە کە بڵێ ئەمە دادگەری نیە و ئەم حکومێکی ناهاوسەنگە لە نێوانی سوڵتە و هاوڵاتیە خۆی هاوڵاتی و سوڵتە دایمەن ئەبێت هاوکەریەک بن و ئەبێت سوڵتە خەریکی خەمخۆری بێت لەوەی کە خەلەلەکان چی بووە کۆی کاتەوە بووە لە دوایشدا لیژدەی بە دواچوون بکات بۆەوەی کە چارەسەری بکە نەوەکو بکەوێتە سنگەرێکی ترەوە لەوەی کە ڕەخنەی لێ ئەگرێت و پێی وابێ ئەوەی کە ڕەخنە ئەگرێت ئەمە دیژێتی نەخێر ئەم عقلێتە بەڕاستی عقلێتێکی زۆر کۆنە ئەمە بەسەر چوو پێویستی بەوە هەیە کە بزانی کەرامەتی هاوڵاتی چۆن ئەپارێزرێەوە ژیانی خەڵکی چۆن دابینەکرێ ئیش لەسەر ئەوە بکەینەوەکو لە شێوازێکی تری سیاسی بی بە هەموو ڕووداوەکە بەڵێکا یاسەژێر ڕووناکی ڕۆشنایی ئەوانەی کە پێشتر باست کرد ئەم مۆدێلەی ئێسا لە هەرێمی کوردستان کە مۆدێلەکە لە نادادگەری لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە یعنی چۆن ئەخرێتە ژێر تیشکی ئەو دەقانەوە ڕووناکی ئەو زانیارانەی ئێوە باستان کرد ستەمە گوناهە تاوانە بەپێی شەریعەتی ئیسلامی و بە فکری سیاسی ئینسانی بە شێوەیەکی گشتی شوورەیە دەسەڵات خۆی تێر بێ و هاوڵاتی برسی بۆیە پێویستە دادگەری بەرجەستە ببێت دادگەری بسەپێندێ و هەروەها ئینکاری منکەریش پێویستە بکرێ واجبە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمانی کردووە
عمەری کوڕی عەبدولعەزیز جارێکیان چوو پرسیاری کرد لە هەندێک لە زانایان وتی دادگەری بریتە لە چی وتی دادگەری بریتە لەوەی کە تۆ بۆ لە خۆت بچووکتر باوک بیت بۆ هاوتای خۆت برا بیت بۆ ئەوەی لە خۆت گەورەترە کوڕ بیت وتی چاک بە بەرامبەر بە باوکت بە سۆز بە بەرامبەر بە براکەت بە بەزەیی بە بەرامبەر بە منداڵەکەی خۆت حاکم ئەبێ مەسئول بێت دەسەڵاتدار ئەبێ مەسئول بێ ئەبێ حەسانی نەبێ ئەبێ یەکسان بێ بەرامبەر بە قەزا حکمی بە حکم لە قەزا دەرەچێت دەرحەق بە ئەو یاخود دەرحەق بە کەسایەتێکی تر نابێستم هەبێ و حکومەکەی نابێ حکمی بەنی ئیسرائیل حکمی ئەوە چییە پاساوی بۆ هێنێتەوە ئەوەی مەسا باسی ئەوەی کێکە لە تاوانە زۆر گەورەکان کە کارێک تەئسیل بکە بۆستەم بۆ تاوان طبعاً لە ئەنجامی ئەوانەی کە ئەوە ئیشیانە پاساوێنەوە بۆ دەسەڵات دیفاعیان لێکەن دەسەڵاتێک کەستەم بکە کە موچە و قوتی خەڵک طبعاً ئاگایان لە خەڵک نییە ئاگایان لە خەڵک نییە کە خەڵک خۆیە کوژێ لەبەرەوە پارشێوی نییە ئاگایان لە خەڵک نییە کە خەڵک خێزانەکەی تەلاقەیە ئافرەتێک ئەڕاتەوە بە ماڵی باوکی کێشەی کۆمەڵاتی زۆر گەورە دێ ئەگەر وڵاتی پێ بەڕێوە ناچێت پێویستە چۆڵی کەی کاکە خۆ ئەم گەلە ئەم سیاسەتی نەسەپاندۆکە ئێستا ئەم میلەتە ئاوای لێ بەسەر بێ بۆیە پێویستەکەوە عەدالەت و دادگەری تۆ باسی شورات کرد ببوورەیەکێ لە مەرجەکانی دەسەڵاتەوەیە کە بە شورایە هەڵبژای ئەمی شوراکە بڵێن ئێمە تەوزیف بکەین بۆلای هەڵبژارنەکەی شەڵێ شەرعیەتی انتخابی مە و خەڵک دەنگی پیاوم چۆن ئەو شەرعیەتی لێوەرە شەرعیەتی انتخابی هەیە بەوەی کەوا دەسەڵاتدارە بێ بتوانێت قوتی خەڵکی دابین بکە بتوانێت دادگەر بێ بتوانێت گەندەڵ نەبێ بەڵام کە مخالفی کرد بۆ مەرجانی کە هەیەی جەماوەت لەگەڵ ئەوە خۆی بۆ خۆی واچاکە یا انتخاباتێکی نوێ بکرێ یاخود دەسەڵات بەجێ بێڵێ بەڵێ دکتۆر بەهمەن جەنابەت شتێکت ماوەی بەرنامەکەم تەواو بێگە شتێکت مابێ لەسەر بوویتەوەی بەنەوە پێم خۆشە تیش بخێنە سەر ئەو واقعی ئێستا بە کورتی لە هەرێمی کوردستان ئاگوزارێت بە تایبەتی ئێستا واقعا هەیە و خەڵک نیگەرانە لەم دەسەڵاتەوە هەروە خەڵک برسیە بە تایبەتی ئێستا کە مانگی ڕەمەزانە خەڵک پێداویستیەکانی زۆرە بەڵام ناتوانێت دابینی بکە ئەگەر تۆ هەم وەکو مامۆسایەکی زانکۆ وەکو توێژەرێ قسە لەسەر ئەم دۆخە بکەی چی هەڵیت؟ بەداخەوە ئێمە وای لێ هاتووە کە کەرامەتی هاوڵاتی پارێزراو نییە یعنی چەندێک سەردەمی حکومڕانی بەعس خراپ بوو بەڵام هاوڵاتیمان نەبینی بێتە سەر تەلەڤیزۆن هەچی لایەنە سلبیەکانی خۆی باسکاولێەوە حاڵی منە بەس ئێستا ئەمە وای لێ هاتووە گەشونەتە ئەوەی کە گوێ لەو کەرامەت و شتەش نەماوە یعنی ئەمە بەرپرسی یەکەم دەوڵەت و دەسەڵاتدار و حکومڕانە کە هیوادار ئینشاڵڵا ئەمە پێویستە خەڵک لێرەدا چی بکە خەڵک چی بکە ئێستا خەڵک مەچ مافێکیە پێویستە قسە بکات و بێتە سەر خەڵکی ئەگەر لە سەرتاوە بێدەنگ نەبن حکوومەتیش ناتوانێت هەموو شتەکان بە نۆرمال وەرگێ بەڵام ئەگەر ئیسێکی پێوترا ئەگەر دەنگێکی نایبیست ئەو کاتە ئەتوانێت سبێنێ هەر ئەو دەنگەری خۆی بووە کە وا بکات لە داهاتوە هەر هیچ نەبێت دەنگی پێنیاتەوە ینی ئەمە پێویستیەکی گرنگە کە خەڵکی کاتەکرێ بڵێن بەشێک لە بەرپرسیارێتەکە هاوڵاتی خۆیەتی بە تاکید یعنی هیچ سیستەم و دەسەڵاتێک بۆ تۆ کۆمەلگایەک وەکو علیوەردیەڵێ هیچ ڕاز نییە بڵین دیکتاتۆر لە دەوڵەت بەڵکەوە کۆمەلگایە کە دیکتاتۆرەکان بەرهەمەهێنێ با ئەو فەسادی ئیداریە فەرمۆتە لە حکومڕانی بەغا لە مرکزەکە تا ئێستا دووسێ سەرۆگۆزیر دانرا و ڕازی نین کە بکرێ بە سەرۆگۆزیران و هەروەها لە تاریخی ئیسلامیدا چەندین جار هەبووە کە کابرا وسوێتی ببێ بە دەسەڵاتدار نەیدراوەتێ بۆ لەبەرەوەی کە ئەهلیەتی ئەوەی نییە کەواتە ئەمە خەڵکەکە بەرپرسە لەوەی کە چی ئەباتە پێشەوە کیەکە بە گەورە و لێپرساوی خۆی سپاس دکتۆر کاک یاسین ئەگەر قسەیەکرد مابێ بە تایبەتی وەکو حەقی خەڵک پێویستە خەڵک لە ئێسا لەم لەحظات چۆن داوای مافی وەڵاهی تەقەن خەڵک خاوەنی مافە وەک ئاماژەش پێکرا دیکتاتۆریەت خۆڕستک نییە بەڵکو دروستەکرێ بەشی هەرە زۆری بێدەنگی جەماوەرە بێدەنگی ئەوانن کە خۆیان لە دەست دەسەڵات ستەم دیدەن بەس ئەوەندە ئاڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکەوە ئیشیانە کرد کاتێکەوە برسی بوون هەر کام لە سەحابەکان بەردێکیان بەست بوو لە سکیان لە برسا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلەکەی بەرز کردەوە دوو بەردی بەستە بوو حەیفە بێشکۆییە شەرمە بۆ دەسەڵاتێک کە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ممارەسەی دەسەڵاتی خۆی نەکا لەگەڵ معانەتی گەل و جەماوەرەکەی خۆیانە بێ
زۆر حیفە شەرمە ئەوان تێر بن خەڵکی برسی زۆر شەرمە دەسەڵاتدار نەزانێت کە چی لە ناو کۆمەڵگەکەی خۆیان ئەگوزارێ لە ڕێگەی راپۆرت و راپۆرتکاریەوە کە چاواشەی ئەکەن و فریوی ئەدەن مامەڵە لەگەڵ واقعەکەی بکە نەمان بینی دەسەڵاتدارێ بچێتە بەردەم دادگا نەمان بینی محاسبە بکرێ نەمان بینی دەسەڵاتدارێ لە وڵاتی ئێمەیە استقالە بکە على الأقل وەکو وەزیری تەندروستی وڵاتێک لەم چەند ڕۆژەیە استقالی کرد لەبەر ئەوەی کە بەهۆی کۆرۆنا ناتوانێت لە سەڵاتی نییە ئەضعف الئیمان ئەوەیەکەوە استقالە بکە على الأقل چەند کەسە بێنە پێشەوە استقالە بکەن بڵێ ئێمە ئەم میلەتە ئەم وڵاتەمان پێ بەڕێوە نابرێ ناکرێ دوومان موچە نەدرێ ناکرێ موچە مانگی یەک نەدرابێ ناکرێ ئەم میلەتە ئەوە نادیدە بگیرێ بۆیە ئەمە ئێمە هانی جەماوەر ناین بەڵام یەقینەن جەماوەر ئەم حاڵەتە قوبوڵ ناکە دەسەڵاتش ئەبێ مڕاجعی خۆی بکاتەوە بەڕابردووی خۆیان بڕواتەوە هاواری زۆری لێکرا کە ئیش و کار ئاوا نابڕێ بڕێەوە ومێ دەکەم کە بە ئاشتی ئەم کێشەیە کۆتایی پێبێ و خەڵکی تێر بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاگیاسیت حەسەن توێژەر لە فقهی سیاسی ئیسلامی سپاس بۆ دکتۆر بەهمەن محەممەد ساڵح توێژەر لە بێژووی ئیسلامی سوپاسانەکەم لەم بەرنامەی ئامادە بوو. سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەرنامەی مەودامەوە بەر لەوەی ماڵاوایی بکەم سوپاسی سەنتەری ڕۆشنبیری نوری حکمە بکەم کە ئەم شوێنیان بۆ دابین کردین تاوەکو بتوانین گفتوگویەکی معریفی لەسەر باس و بابەتێکی گرنگی ڕۆژ بکەن کە پەیوەسە بە ژیانی هاوڵاتیان و خەڵکی کوردستانەوە سپاس بۆ هەموو لایەک کە تاوەکو ئێستا بینەرمان.